دەچینە بابەتێکی دیکە یاخۆ تەوەری دووەم کە هەر تایبەتە بە ڕۆژی توندوتیژی دژی ژنان میوانەکەمان لە هەولێرە لەگەڵمانە بێ قسەبم بۆکە سەبارەت بە دۆخی ژنان لە هەرێمی کوردستاندا و ژنان چۆن بتوانن ببنە ناوەندی بڕیار یاخود بەشدار بن لە بڕیارە گرنگەکانی نێو کۆمەڵگەدا ئەمە بەدەر لە چارەسەری و گرفتانی کە بۆیان دێتە پێشەوە بەدەر لەو توندوتیژیانی کە بەرامبەریان دەکرێت و کە هەمیشە کار دەکرێت بۆ ئەوەی کە هیچ نابەربەستێک یا خستنورێک دابنرێت بۆ ئەو توندوتیژیانە. خاتو ئەمەل جەلال سەرۆکی دەستی گەشت و گوزاری هەرێم لەگەڵمانە بێت. خاتو ئەمەل سلااوت لە بێبانیت باش سپاسکە ئەم بانیە ئەو بۆ بابەتێکی ئەوەندە گرنگ لەگەڵ ئێمەی دەمێ بزانم دۆخی ژنان چۆنەوە چۆن وا بکەن بپنە ناوەندی بڕیار لە هەرێمی کوردستاندا. سەرتا زۆر سپاس بۆ کورسات نوێزی خۆشەویست بەیانی ئێوە بینەران و بیسەرانی کورساتی عزیز باش هیوادارم بەیانێکی ئارام و ئاسوودە بێ و ئاسایشی کۆمەڵایەتی ئاسایشی هاوڵاتیان بەگشتی پارێزراو بێ. بابەتی توندوتیژی هیوادارم ئێمە شانزە ڕۆژەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی و دوانزەوانگی ساڵ کوردستان هەمومان هەوڵەکانمان بەوە بێت کە خاڵیکەینەوە لە تەواوی شێوازەکانی توندوتیژی بۆیە وەختێک توندوتیژی لە هەر شوێنێک ببێ ئەمە بتەنها ژن نییە کە ڕوبەڕووی مەرگەسات یان ڕوبەڕووی توندوتیژی یان ڕوبەڕووی پشێوی دەرونی و کۆمەڵایەتی بێتەوە بەڵکو کۆی هاوڵاتیانی ئەو هەرێمە کۆی کۆمەلگا بەگشتی لە خێزان لە تاک لە هاونیشتیمانیان ڕوبەڕووی شڵەژانی دەرونی ڕوبەڕووی تێکچوونی شیرازەی خێزانی و کۆمەڵایەتی بێتەوە بۆیە قسەکردن لەسەر دۆخی ژن بابەتێکە کە وابەستەیە بە دۆخی گشتی هەر کاتێک دۆخی گشتی دۆخێکی سەقامگیر بێ دۆخێکی دروست و تەندروست بێ ژنانیش بەهرەمەند دەبن بە مافەکانیان ژنانیش تایە ئاسوودە ئەژین بۆیە وەختێک کە ژنان ڕوبەڕووی توندوتیژیە بنەوە کەواتە پشێویەک هەیە کەواتە نایەکسانیەک هەیە کەواتە هەڵەیەک هەیە لە ناو کۆی سیستمەکە یان لە ناو کۆی پرۆسەی ژیان کردندا لێرەیە ژنان دەبنە قوربانی یەکەم بەڵامەوە هەر ژن نییە کە دەبێتە قوربانی بەڵکو بکەری تاوانەکە و بکەری توندوتیژیەکە بۆ خۆشی ئەویش دەبێتەوە بە قوربانی چونکە سەرنجام لە دەرەنجامی ئەو توندوتیژیانێک کە ڕوبەڕوویە بێتەوە لایەنی بەرامبەریش ڕوبەڕووی سزا بێتەوە کەواتە جارێکی کە ئەویش ڕوبەڕووی توندوتیژیە بێتەوە بۆیە بەرگرتن لە توندوتیژی بەرپرسیارەتێکی فرەلایەنیە واتە دەبێ هوشیاری تاک هوشیاری دامەزراوە پەیوەندیدارەکان هوشیاری دەسەڵاتە جیاوازەکانی هەرێمی کوردستان لە دەسەڵاتە فەرمی و نافەرمیەکان و ناوەندە نێودەوڵەتەکان بەیەکەوە کار بکەین بۆی بتوانین چۆن دەتوانین بەر لە توندوتیژی بگرین چۆن دەتوانین شێوازەکانی توندوتیژی بناسیێنین چۆن دەتوانین ئاماژەکانی توندوتیژی زیاتر خەڵکی لێ هوشیارکەینەوە چۆن دەتوانین گەیشتن بە با بڵێن بە ئامانجی خاڵیکردنەوەی کۆمەلگا لە توندوتیژی لە چۆ دەتوانین دەست پێ بکەین بەس تەنها بەس نییە کە ئێمە کاتێک ژنێک ڕۆڕی توندوتیژیە بێتەوە ئەم ژنە تەنها ئەوە بێ کە ئێمە توانین بیپارێزین یاخود تاوانباریان تاوانکار ڕوبەڕووی سزا ببێتەوە ئەمە تەنها لە کاتی ڕووداوەکە ئەم حاڵەتە پێویستە بکرێت بەڵام بۆ ئەوەی ئەمە ڕوونەدا بۆەوەی نە ژنان و نە پیاوان نە کوڕان و نەکچان ڕوبەڕووی توندوتیژی نەبنەوە دەبێت ئەو ڕێکارانە چی بن بەر لە ڕووداوەوە کەواتە قسەیەکەیە کە ئەڵێ خۆپارێزی باشترە لە چارەسەرکردن. بەڵێ با پرسیاری ئەوە بکەین هەرچەندە ئێوە وەکو ژنان لە ناوەندەکانی بڕیار لە هەرێمی کوردستان ئێستا ئەبینین کە چالاکانە کارەکەن بەڵام تا ئێستاشی لەسەر بێ ئەوەی کە ئەیبینین لە هەرێمی کوردستان ڕێژەیەکی کەمە لە بەشداری ژنان هەم لە کایە سیاسیەکە هەم لە کایە حکومڕانەکە یعنی ئەمە هۆکارەکەی بۆچی ئەگەڕێنەوە ئێوەکو خۆتانەکو ژنان بە دوواداچوونتان کردووە بۆی کە هۆکار چییە تا ئێستا بەم شێوەیە ینی تا ڕادەیە کەمە بەشداری ئێوە لەو ناوەندانی بڕیار. هۆکارەکان بەڕاستی هۆکاری بابەتین ینی هۆکارێکن کە ڕەهەندی جیاوازی هەیە ئێمە دایمەن وەکو ژنانی کورد هەنگاوێک لە پێش ژنانی زۆرێک لە وڵاتانی ناوچەکەین بەڵام ئەمە بەمانای ئەوە نییە کە ژنانی کورتوانی ویانە بگەن بە تەواوی مافە دەستوری و یاسایی و مافە مەدەنی و کۆمەڵایەتی و مافە ئابوورەکانی خۆیان ژنانی کورد بە درێژایی مێژووی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد بە درێژایی
حکوومەتەیەک لە دوای یەکەکان بەشێکی گرنگ بووە لە پرۆسی سیاسی بەشێکی گرنگ بووە لە پرۆسی ئاوەدانی و بنیادنانەوە و قوربانیدانەوە بۆیە وەختێک کە باز لە ئیستحقاقاتی سیاسیەکرێ وەختێک کە باز لە بەشداری ژنەکرێ لە پرۆسی سیاسیە لە ناوەندی بڕیارە دەبێ زمینە سازی لەسەر چەندین ئاز بۆ بکرێت زمینە سازیەکی قانونی دەستوری هەیە کە هێشتا یاسای پارتە سیاسیەکان لە ڕووی یاساییەوە نەهاتووە مەرجی ئەوە دابنێ کە حزبی سیاسی لە کوردستانە دەبێ لە تەواوی ئۆرگانەکانی لە تەواوی پێگەکانی لە تەواوی نوێنەرایەتیەکانی دەبێت ڕێژەی ژن لەوەندە کەمتر نەبێ ئەمە لە ڕووی یاساییەوە بۆ قۆناغێکی ڕاگوزەر پێویستمان پێیەتی چونکە هێشتا یاسای حزبە سیاسیەکان تعدیل نەکراوەتەوە کە هیوادارم یەکێک لە هەنگاوەکان کە ئێمە ساڵانێکی زۆرە ئیش لەسەر ئەم بابەتاکەین و لە تەقدیمکردنمان بۆ پەرلەمانی کوردستان خوێندنەوەیەکی خێراشی بۆ کرا بەڵام مایەوە تەنها ئێمە نظامی کۆتامان هەیە لە پەرلەمانی کوردستان کە ئەمە بە تەنها ناتوانێت جێگرەوەی هەموو بەشەکانی تری دەسەڵاتە سیاسی و دەسەڵاتە ئابووری و لایەنەکانی تر بێ بۆیە تەنها لە دەسەڵاتی تەشریعیە ژنان توانیویانە لە ناوەندی بڕیار ڕێژێکی بەرچاویان هەبێ و ئەوەی جێگای خۆشحاڵیە سەلماندنی کەسایەتی ژن و کاریزمایی ژن لە ناوەندەکان و لە ناوەندی تەشریعیە بینیمان کە ژمارەکە لە 100 زیاتر ژنان دەتوانن کێبڕکەی سیاسی و کێبڕکەی دەرچوون و سەرکەوتن ببیننەوە ئەوەی لە پەرلەمانی عێراقیشا لەو ماوەی پێشوا بینیمان بۆیە بۆ قۆناغێکی ڕاگوزەر پێویستمان بەوەیە کە نظامی کۆتا لە ناو حزبە سیاسیەکان بە ڕێژەیەک هاوتەری بێ لەگەڵ ڕێژەی پەرلەمانی کوردستانە چونکە ناکرێتەوە لە پەرلەمان باسی سەداسی بکەی بەڵام لە ناو حزبەکانە لە سەدا دەبێ یان چونکە بۆ سەرنجام ئەوەی کە لە ناو حزبە سیاسیەکانە ئەوانەی کە لە ناو پێگە جیاوازەکانی کۆمەلگان ئەوانە دەبنە نوێنەرایەتی ڕاستەقینەی گەل و ئەوانە دەبن بە نمایندەی هاونیشتیمانیان بۆ مافەکانیان کەواتە دەبێ زمینە سازی لە ڕووی سیاسیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە دەبێت عرفی سیاسی ئەوەندە بەهێز بکرێتەوە کە تێگەیشتنی خێزان تێگەیشتنی خودی کچان و کوڕان لەو ئاستەیە بێ کە بەشداریکردنی سیاسی ژن بەشداری گرنگە بۆ بنیاتنانەوەی وڵات بۆ بەرقەراربوونی ئاسایشی کۆمەڵایەتی بۆ بەرقەراربوونی دەتوانێت ئەم زمینە سازی بکە ژنان خۆیان دەتوان ئەو زمینە سازی بکەن یاخود ئەوەی کە ژنان و پیاوان بەیەکەوە چکە هەمیشە کاتێک کە تۆ ئەگەر بۆ من ئێمە ژنان گلەیەک بکەین یاخود بڵین ئێمە بەپێی پێویست مافەکانی خۆمان بەدەست نهێناوە هەمیشە لە بەرامبەردا پیاوان پێمانەڵێن ئێوە خۆتان نەتانتوانی و ئامانجام بدەن ئێمە خۆمان دەتوانین ئەو زمینە سازیە دروست بکەین بۆ بەدیێنانی ئامانجەکانمان یاخودەوەی کۆمەڵگە یاخود بە کارێکی دەسەجەمی دەتوانین ئەمانجام بدەین بە دڵنیاییەوە دەبێت ژنان بۆ خۆمان یەکەمین هەنگاو ئەوەیە کە خودی ژنان خۆیان کاریگەریان لەسەر پرۆسی سیاسیە هەبێ ژن دەنگدەرێکی گەورەیە ژن بەشداریەکی کارای هەیە لە پرۆسی ئاوەدانکردنەوە بنیاتنان ژن قوربانی گەورەی داوە کەواتە دەبێ ئەم مافە بسەنێت ئەم سندنی ئەم مافەش چەندایەنێکە لایەنێکی ئەوەیە کە دەبێت ژنان خۆیان پێ بگەێنن ژنان دەبێت کێبڕکێکی زانستی تەندروست کێبڕکێکی سیاسی واتە ناکرێت تۆ ژنێک داوای حسەرکردایەتی حزبە سیاسیەکان بکە یان ژنێک داوای پەرلەمانتاری یان هەر پۆستێک لە پۆستەکانی فەرمی و نافەرمی بەڵام لە ڕووی هوشیاری لە ڕووی شارەزایی لە ڕووی لێهاتوویی لە ڕووی کاریزماییەوە نەیتوانی بێ کەسایەتی خۆی بەرجەستەکە لە ناو کۆمەلگا بۆیە وەختێک کە بازە بەشداری سیاسیەکەین دەبێت کێبڕکێکی تەندروست لەسەر بنەمای زانیاری لەسەر بنەمای لێهاتوویی لەسەر بنەمای دڵسۆزی بۆ خاک و نیشتیمان و بۆ بەرنامەی وڵاتەکەی کەواتە جانبێکی پەیوەندی بە خودی ژنان خۆیانەوە کە دەبێت متمانەیان بە خۆیان بێ دەبێت باوەڕیان بە بەشداریکردنی ڕاستەقینە هەبێ و دەبێت ئەم باوەڕبوونە لە ناو خۆیان پەروەردەی بکات دروستی بکات و سەرنجام لە ناو خێزانیشە ئەمە دروست ببێت بەشێکی تریشی پەیوەستە بە پرۆسەی پەروەردە و فێرکردن پرۆسەی سیاسی لە حزب سیاسیەکان بەشێکی پەیوەندی بە یاسا و ڕێساکانەوە هەیە بەشێکی پەیوەندی بە ژینگەی سیاسی و ژینگەی کۆمەڵایەتیەوە هەیە کە فراهەمی ئەو ژینگەیە بکا کە ژنان بتوانن و بەشێکیشی ئەو ئێرادە سیاسیەیە کە متمانەی تەواو ئێمە لە ڕووی دروشمەوە
زۆرێگە بیستین کە ژنانی کورد ئەوەندە ئازان ژنانی کورد نموزەجیان زۆرەوە لە شعاراتەکانە ئەیبینین بەڵام وەختێک کە باز لە نوێنەرایەتەکانەکەین وەختێک باز لە وەفدە سیاسەکانەکەین وەختێک باز لە دانوستانە سیاسەکانەکەین وەختێک باز لە شتە گەورە و قەبەکانی ترەکەین ژنان لە پەراوێزیان پرۆسەیەیان بۆیە بەشداریکردنی ژن دەبێت بەشداریکی ڕاستەقینە بێ واتە هاوبەشیکردن لە بڕیار دان هاوبەشیکردن لە دروستکردنی بڕیار هاوبەشیکردن لە بەرهەمهێنانی هەموو کایە سیاسی و کۆمەڵایەتی و ئابوووریەکان و ینی بەشداریکردن لە وەرگرتنی شیرینیەکانیش لە ئێستحقاقاتی دەرەنجامی ئەو خەبات و تێکۆشانەی کە کردوویەتی بۆیە بابەتەکە پەیوەندی بە هەردوو ڕێگەزەوە هەیە و بە پەیوەندیشی بە هەموو لایەنە سیاسی و لایەنە کۆمەڵایەتی و ئابوووریەکان و دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان و عێراقەوە هەیە. باشە کەم نین ئەو بربەستانەی کە ئێوە وەکو ژنان دێتە بەردەمتان لە کاتێکا کە پۆستێک وەردەگرن لە کاتێکا کە لە ناوەندێکی بڕیارن یاخود لە شوێنێکا کە بڕیار بەدەستن بێگومان ئەمانە هەمومان ڕۆژانە لەوانەیە بەری بکەوین و بیبینین بەڵام لە ناو ناوەندی یاسادانانیشا کە پەرلەمانە ژنان کەم نین لەوێ بۆچی تا ئێستا ژنان هەوڵێک نایان بۆی کە لە ڕێگەی پەرلەمانەوە یاسایەک دەرکەن بۆی کە ژنان هەم بە مافەکانیان بگەن لە ناوەندی بڕیارە هەم ئەوەشی کە وەکو بربەست دێتە بەردەمیان لە کاتێکا کە بڕیار بەدەستن یاسا پشتگیری و پاڵپشتیان بێ. بابەتی یاسایی بەشێک لە گرفتەکە چارەسەرەکات بەڵە گرنگە بگرنگە لە ڕووی یاسایی وەکو سەرەتاش باسم کرد لە ڕووی یاسایی و دەستوریەوە ئەمە چارەسەر بکرێت و لە یاساکانیشا دەبێت بەریەکەوتن لە بینی یاساکانە چارەسەر بکرێت زۆر جار لە یاسایەکە تۆ با بڵێن تەواوی مافەکانی ژن پارێزراوەکەیت باز لە بەرەنگاربوونەوەی تونند و تیژیەکەی باز لە پاراستنی ژنەکەی لە بەرامبەریدا یاسایەکی تر دەبێت پێچەوانەی ئەمە بەریەکەوتن دروست دەکاتەوە بۆیە لە هەموارکردنەوەی یاساکان ئەوە نابێت تەنها خودی ژنان کار لەسەر دەرکردنی یاساکان و فراهەم ئێمە پێویستمان بە یاسای مەدەنیە و یاسا مەدەنیەکان دەبێت ژنان وەکو هاونیشتیمانی مامەڵی لەگەڵا بکرێت نەک وەکو ڕێگەزی یعنی یەکێ لە مشکلەکانی ئێمە لە قۆناغی کاکە ئێمە پێویستمان بە یاسای بەرەنگاربوونەوەی تونند و تیژیە لەبەرەوەی ژن بۆتە قوربانی لە ناو کۆمەلگا ڕۆژهەڵاتەکان و لەسەر ئاستی دنیاش نەک لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵام کاتێک باز لە مافی هاونیشتیمانی بوون مافی هاوڵاتی بوونەکەین کەواتە دەبێت ئەم یاسا مەدەنیانە ژنان و پیاوانیان کچان و کوڕانیان هەردوو ڕێگەز وەکو یەک مامەڵەی لەگەڵا بکە وابەستەبوونی ئەم جۆرە لە باوەڕە پێیوەستە بە ئەو شیاریە سیاسیی کە لە ناو حزبە سیاسیەکانەوە ئەم باوەڕادێت وەختێک باز لە بۆ نموناکەین وەختێک باز لە قەدەغەکردنی فرەژنیەکەی وەکو یاسا بەڵام هەر لە ناو خوتی ئەو حزبە سیاسیانە و لە ناو خوتی دەسەڵاتی تەشریعی کە بۆ خۆی ئەمەی قەدەغە کردووە دەبینی پەرلەمانتارمان هەیە ژنی دووەم و سێمی هێناوە باشە کاتێک کە تۆ یاسایەکت هەیە قەدەغەی ئەمە کاتۆ چۆن ئەم ئازادیەت داوە کە ئەمە ببێتەوە بە نوێنەرایەتی تۆ لە دەسەڵاتە سیاسیەکان لە ناو حزبە سیاسیەکان لە ناو قەزایە زۆر جار ئەمە بینینەوە لە ناو ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنیە کەواتە جۆرێک لە ئێزدیواجیە جۆرێک لە تەناقوزاتی قانونی سیاسی ڕەفتاری هەیە لە ئەو باوەڕانەی کە ئەمانەوێ بیکەینە کردار یان ئەو دروشمانێک کە دەمانەوێ بیکەینە کردار و بیکەینە ئاکار و ڕەوشی ڕۆژانەی خۆمان کەواتە پێویستمان بە یاسایەک بێ کە گشتگیر بێ بۆ هەمووان ژنان و پیاوان وەکو یەک وابەستە بکات بە لە ڕووی ڕەوشتیەوە لە ڕووی پابندبوون بە جێبەجێکردنی مادە یاساییەکان و مەتنی ئەو قانونانەی کە ئێمە ئەیکەین و ئەو ڕەدعی کە دای ئەنێت ڕێزەیەکی حەقیقی بێت واتە ئێمە وەختێک یاسا جێبەجێکرێ جێبەجێکردنەکەی ئەمە بەهای یاساکەمان بۆ بەرجەستە ئەکات واتە جێبەجێکردنی یاساکە ڕەدعێک دروستەکە بۆ فراهەمبوونی ژن بە مافەکانی بەڵام وەختێک کە یاساکە هەیە و پێشێ لەکرێ جێبەجێ ناکرێ ئەمە بۆ خۆی جێرۆکە لە تونند و تیژی بە نمونە ئێمە یاسای باریکەسێتی لە هەرێمی کوردستان هەموار کراوەتەوە بەڵام لە عێراقا پێچەوانەی ئەوەیە ئەم بەریەکەوتنە لە ناو دەوڵەتێکە هەرێمێک یاسایەکی مەدەنی هەیە هەمواری کردوتەوە بەڵام ناوەندەکەی پێچەوانەی ئەوەیە و هاوڵاتیەکانی هەر هاوڵاتی عراقین
و ئەم بەریەککەوتنە ناتوانێت ئیجراعاتێکی قانونی بکە و زۆر جار ئێستا حالیان ئێمە مشکلەوەمان مشکلێکی ترمان هەیەکە لە مەحاکمی تەمیزی ئێمە ئەڵێ ئەگەر هاوڵاتیەک لە شوێنێکی تر زەواجی دووەم و سێمی کرد تۆ ینی ئەمە پەسەند دەکرێت لەبەرەوەی لەو کەواتە ئێمە لێرەیە کە باز لە یاسامەدەنەکانەکەین کە باز لە بەرەنگەرەوە تونند و تیژیەکەین کە باز لە ڕۆڵی ژنەکەین لە بەرقەراربوونی یاسا دەبێت ئەم جۆرە لە با بڵێن قوربانی دانیان ئەم جۆرە لە لاوازبوو پێشاندانی ژن تەجاوز بکەین یعنی تێیپەڕێنین بچینە سەر ئەوەی ژن هاوڵاتیە ژن هاونیشتیمانی ئەم وڵاتەیە دەبێت بە هاونیشتیمانی و هاوڵاتی مافەکانی خۆی بسەنێت. بەڵێ ئەمەرخان سوپاس بۆ زانیاریەکانە زۆر سوپاس کامبانیە لەگەڵمان بووی دەستخۆشمان دوو نەبی.